بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ڕاستەخۆ لا بەرنامەی گفتوگۆ قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین. دۆخی نێوان ئەمریکا و ئێران بەرەو کوێ هەنگاو دەنێت. بە تایبەتی ئاڵۆزێکی زۆر لە ناوچەی ڕۆژهەڵاتە دروست بووە لە دوای کوشتنی قاسم سلێمانی جنراڵی گەورەی ئێران لەگەڵ هاوڕێکانی کە لە بەغدا لەلایەن هێزێکی ئەمریکیەوە کوژران. بۆ قسە و باسکردن لەسەرم تەوەرە لە سۆدیۆکانمان لێرە لە سلێمانی لەگەڵ بەڕێز شوان هەورامی چاودێری سیاسی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بەخێربەی کاکشمان زۆر سپاس بۆ دەرفەت. زۆر سپاس بۆ یاش. ئەگەر لێەوە دەست پێ بکەین لە ئێستادا حالیان کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران هەیە کە باس لەوە دەکات ئێران نایەوێت تووشی شەڕ بێ، بەڵام لە هەمان کاتە هەموو ئامادەکاریەکیان کردووە وەک ئەنجومەنی ئاسایشی وڵاتەکەیان باسی کردووە پێشتر لە ڕاگەیاندراوێکدا لە کات و شوێنی دیاریکراوی خۆیاندا وەڵامیان دەبێ بۆ ئێران. سەر لە بەیانی ئەمڕۆ ترامپ دوو توییتی جیاوازی کردووە، یەکیان باز لەوە دەکات 52 خاڵی تایبەت فەرهەنگی و نظامی واتە سەربازیان دیاری کردووە لە ئێران کە لە ئەگەری هەر هەڵەیە کە ئێران بیکاوان وەڵامی دەدەنەوە. توییتی دووەم باز لەوە دەکات کە ئەو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 2 تریلیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ دابینکردنی ئەو پێداویست و لۆجیستیە سەربازیە پێشکەوتوانەی کە هەیەی. ئەگەر ئێران زۆر قسە بکە هەندێک لەو ینی پێشکەوتنە سەربازیە نوێیانەی بە ڕەوشی تایبەتی خۆیان پیشانی ئێران دەدا. ئەم ئاڵۆزیە بە تایبەتی ئێستا لە توییتەوە کە سەری هەڵداوە لە نێوان ترەمپ و ئێرانیەکان کە سەر لە بەیانی هەر ئەمڕۆژ سەرۆکی ئەرتەشی ئێران باز لەوە دەکات باو 52 خاڵە نیشانە بگرێت بزانین ئایا دەیپێکێت یاخۆت نا. ئەم شەڕی ئیعلامیە ئێستا کە دەستی پێکردووە لە نێوان ترامپ و ئێرانیەکان بەرەو کوێ دەڕوات. بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان، لە ڕاستیە ئەگەر سەرۆکێکی لۆژیکی و مەنتیقی لە کۆشکی سپیا باە، من تەسەووری ئەوەمە کرد کە شەڕ لە نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوور بێت. لەبەرچی لەبەرەوەی بۆ نمونە سەرۆکێکی وەکو سەرۆک ئۆباما پیاوێکی لۆژیکی بوو، پیاوێک بوو ئارام و لەسەرخۆ بە مەنتیق مامەڵەیە کرد لەگەڵ ڕووداوەکانە. بەڵام سەرۆکێکی وەکو سەرۆک ترامپ ئەمە میدیای نزیک لە کۆشکی سپیوە ئەڵێن، ئەمە قسەی من نییە، لە ماوەی 100 ڕۆژە 2000 درۆی کردووە. لەبەرەوە چاوەڕێ ناکرێت کە سەرۆک ترامپ چاوەڕێی سیاسەتەکانی ناکرێت. تەنانەت نانسی پیلۆسی کە سەرۆکی کۆنگرێسە گومانی هەیە لەم هەڵچوونەی ترامپ. لە چ ڕوویەکەوە گومانی هەیە؟ گومانەکەی ئەوەیە کە ئەڵێ ئەو زانیاریانەی کە داویانە بە ئێمە لەبری ئەوەی وەڵام بێ بۆ پرسیارەکانی ئێمە پرسیارەکانی زیاتر کردین. ئێمە تێناگەین، یعنی ئەم هێرشەی ترامپ لە ناکاوە بۆ یعنی ئەم بەرزبوونەوەی و ئەم هەڵچوونەی بەخۆیەوە بینی. چونکە ترامپ بڕیاری باسی ئەوەیە کرد کە وەکو چۆن لە عێراق چوونەتە دەرەوە لە ئەفغانستانی شەچنە دەرەوە گفتوگۆی لەگەڵ تالیبانە هەبوو و بەڵێنیشی بە دەنگدەرانی ئەمریکادا بوو کە هێزەکانی لە خۆراڵاتی ناوەڕاست بباتە دەر. تەنانەت لە سووریاش کە ئەو بڕیارەیدا کە یعنی هێزەکانی بباتە دەروە کەوتە بەر ڕەخنەی بڵین نەیارەکانی، بڕیاری ئەوەی دابوو کە ئەمریکا لە جەنگی نوێوە نەگلێنێ بە تایبەت لە خۆراڵاتی ناوەڕاست. وە سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکان زیاتر جەختی تەرکیزی لەسەر چین و جنوبی شەرقی ئاسیا و لەسەر ئەمریکای لاتین بوو، یعنی کە سیاسەتی داهاتوو ستراتیژی داهاتووی ویلایەتە یەکگرتووەکان. یعنی ئەیانەویست لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بڵین قەیرانەکان ینی بەرەو کەمبوونەوە و بەرەو هێوربوونەوە بەرن و لەگەڵ ئێرانیشاوە لە ماوەی 40 ساڵی ڕابردووە هەمیشە ئێران و ئەمریکا لە دروشمیان دژ یەک بەرز کردووەتەوە و دژی بەرژەوەندیەکانی یەکتر بوون، بەڵام هەردوو لایەن بنەمایەکی سیاسیان پەیڕەو کردووە، چوونەتە کەناری هەڵدێر و گەڕاونەتەوە لێی دروشمیان داوە گەڕاونەتەوە لێی و دوجار لە سەردەمی
ئۆبامایە ینی نزیکبوونەوەیکی ئێجگار ڕوویدا ئەویشەوە بوو کە ڕاستەوخۆ وەزیری دەرەوەی ئێران و وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گفتوگۆیان کردووە گفتوگۆی ئەتۆمی گەیشتە ئەنجام و ڕێکەوتنامەی 5+1 بوو بە پرۆژەیەکی جیهانی و نەتەوە یەکگرتووەکانیش پشتیوانی لێ کرد کەواتە ینی ئەمەی کە ڕوویدا بەڵام ترامپ هەر لە کەمپینی هەڵبژاردنەکانە بڕیاری ئەوەیدا کە من ئەگەر ببمە سەرۆک ینی وەکەڵە پاشەکشەکەم لەو ڕێکەوتن نامەیە و ئەبێ ینی وەکەڵێ ئێران زیاتر کۆنتترۆل بکرێ. زۆر باشە کاکشان لە ڕابردوودا دەوترا مەحاڵەکە ئەمریکا بدات لە ئێران ڕاستەوخۆ. 2000 بینیمان کە سەر لە ڕۆژی یەکەمی هەینی قاسم سلێمانی کوشتووە بینیمان لەگەڵ لە بوومەتی مهندس بە هەمان شەوازەردووکی کوژران لەناو خاکی عێراقا. دەوترا لەو کاتەیە کە ئەمە بۆ دەنگی یا ڕووبە هەڵبژاردن دەڕوا لە ئەمریکا بۆ جارێکی ترەوەیە کە خۆی دەرچێنێتەوە بەڵام ئێستا وەڕەشانەی کە بە تایبەتیستە لە بەیانیەم ڕۆ دەیکاوە وەڵامانی کە لە ئێرانیشەوە وەری دەگرێت هەر وەک خۆت ئاماژەت پێ کرد سەرشێتی ترامپ نالۆژیکی ترامپ وا دەکات ڕەنگە ئێستا و گومانە زۆرتر بێت کە دەوترێ بدا لە ئێران بە تایبەتی سەرۆکی ێرتەشی ئێران باز لەوە دەکات هەرچەندە دوور نییە کە بیوەشێنێت ئەو 52 خاڵی کە دیاری کراوەواتە ئەم ئامانجانە بوەشێنێت کە ئامانجێتی واتە ئایا ئێستا بەرژەوەندی ئەمریکا خودی ترەمپ با بڵێن لە چیدایە ئەگەر بێت و بیەوێ ڕاستەوخۆ ئێران بگاتە نیشانە خۆی لە بیرمان نەچێت ناتانیاهۆ لە دوو هەڵبژاردننی ڕابردووە لە ئیسرائیل نەیتوانی زۆرینە بەدەست بێنێ و نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێ لەبەرەوە ینی ئەو دۆسیەی کە زیاتر ئەیجوڵێنێەوە قسەی لەسەرەکە دۆسیەی ئێرانە ئێمە بینیمان پێشەوەی کە ئەم ڕووداوانە ڕوو بدەن ئەوەی کە بارەگاکانی حەشتی شعبی کردبووە ئامانج لە عێراق و لە سووریا ئیسرائیل بوو فڕۆکەکانی ئیسرائیل بوون و باسی ئەوەی شەکرا کە ئەمریکا ینی بە جۆرێک لە جۆرەکان ینی پەردەپۆشی ئەم هێرشانەکە و ڕێگەی داوە بە ئیسرائیل ئەم جوڵانەوەی بکە لە بیرمان نەچێ ترامپ و ناتانیاهۆ دوو کەسایەتی تۆندڕەوی پشتیوانی یەکترن ترامپ بڕیاریدا قودس وەکو پایتەختی ئیسرائیل بەڕاستی بناسێ و زەویدا گیرکراوی جۆلانی سووری ینی وەک بکاتە بەشێک لە خاکی ئیسرائیل بڕوای ینی ئەمە کارێکی زۆر گەورەیە و لە دوای سەرکەوتنیشی بە هەموو شێوەیەک ڕێککەوتنەکانی ئۆسلۆی ینی وەکەڵێ لە ناو برد کە باسی ئەوەیە کرا کە دوو دەوڵەتی فەڵەستینی و ئیسرائیلی لە پەنای یەکە ینی پێویستە وجودیان هەبێ ترامپ بە تەواوەتی ینی پشتیوانی لە پرۆژەی ناتانیاهۆ کرد بەڵام ناتانیاهۆ کە بەرەو شکست ڕۆیشتووە زۆر پێویستی بە جوڵاندنی بە جێژاوێک هەیە بە ئاژاوەیەک هەیە بۆی خۆی ڕزگار کە لە محکەمەی باڵای ئیسرائیل کە گەندەڵی لەسەرەوە گەندەڵی دارایی لەسرە و ئەترسێ لەوەی کە ینی زیندانی بکرێنی وەکو سەرۆکەکانی پێشوو وەکو ئۆلمێرت ترامپیش ئێستا هەواڵێک هەیە نوێترین هەواڵ لە ئەمریکا ئەوەیە کە نیویۆرک تایمز باسی ئەوەکە کە ئەم هەڵچوونەی ترامپ لە ناکاوە کە ینی چاوەڕوان نەکراو بوو هۆکارەکەی هەندێک گومان هەیە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێننەوە کە ترامپ نزیک کەوتۆتەوە لە هەڵبژاردن بەڵام ترامپ محکەمەی کۆنگرێسی لەسەرەکە ینی بۆ لادانی و ئەم محکەمەیە درێژەیە کێشێ ماوەیەکی زۆر درێژەیە کێشێ هەتا ئەم دادگاییکردنەی ترامپ درێژە بکێشێ جەماوەریشی دابەزێ ئێستا پێویستی بەوە هەیە کە خۆی وەکو قارەمانێک نیشان بدا خۆی وەکو تاو ئاستی کە ڕەنگە بدا لە ئێران و خۆی وەکو قارەمان پیشان بدا وایە لە لێدانی ئێران تا چەندە پێویستی بە ڕەزامەندی کۆنگرێسیە چونکە وەک باز دەکرێت شارکردن لەگەڵ ئێرانە پێویستی بە
بە پێی دەستور و بە پێی یاسای ئەمریکا پێویستی بەوە هەیە بە موافقەی کۆنگرێس هەیە. بەڵام ئەم موافقەتە بە ئاشکرا دەکرێت، بەڵام ئەم پرسی نەکرد بە کۆنگرێس بۆ کوشتنی قاسم بۆ تیرۆری قاسم سولەیمانی. باشە هۆکارەکەش چی بوو؟ ئەمەی بە بەڵگەهێنایەوە هەر کاتێک کە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە مەترسیا بێەوە سەربازەکانی ئەمریکا لە مەترسیا بن، سەرۆک ئەتوانێت وەکەڵێ هێرش کاتە سەر ئەو شوێنەی کە جێگەی مەترسیە. بەڵام ینی هەموو وەکەڵێ ینی بە تایبەت دیموکراتەکان گومانیان هەیە لەم بابەتە، چونکە قاسم سولەیمانی کەسێکی سادە نەبوو. قاسم سولەیمانی بە پێی ئەو هەواڵانەی کە ئێستا باسەکرێ لە سووریا بووە، ڕێبەری ئێران فەرمانی پێ کردووە بڕوا بۆ بەغدا بۆ هێورکردنەوەی بارودۆخەکەی بەغدا. ئێمە بینیمان چەند سەعاتێ پێش گەیشتنی قاسم سولەیمانی بە بەغدا ئەمان گرتوانی بەردەم سەفارەتی ئەمریکا بڵاویان لێکرا کە ئەوە بوو حەشتی شەعبی بڕیاریدا بوو مانگرتنێکی کراوە لە بەردەمی باڵێستانەی ئەمریکا جێبەجێ بکە. بەڵام چەند سەعاتێ پێش گەیشتنی قاسم سولەیمانی بۆ بەغدا یعنی ئەو کەسانە بڵاویان پێکرا و هاتن ئەویش زۆر بە ئاشکرا بووە، ینی بە فڕۆکەیەکی تایبەت هاتووەتە فڕۆکەخانەی بەغدا. ئەبوو مەهدی مهندس دووەمین کەسی حەشتی شەعبی چووە بۆ ئیستیقبالی، یعنی ئەمە شتێکی نهێنی نەبوو، ینی وەکو ئەمە ئازایەتیەکی سەربازی نییە تۆ بڵێ وەڵا ینی وەکو ئەوەی ئەبوو بەکری بەغدادی یا وەکو ئەوەی ئوسامە بن لادن. ئەمە مەشتێکی ئاشکرا بووە. یعنی قاسم سولەیمانی دڵنیا بووە لەوەی کە ئەم بنەمایەی کە 40 ساڵە لە بینی ئێران و ئەمریکایە هەیە ئێستاش بەرقەرارە و ئەو ناکرێتە ئامانج، بۆیە بەو شێوەیە هاتووە. زۆر باشە کەواتە تا چەندە ئەو ڕایە دروستە لەم نەزەریە جەنابچەوە کە ئەگەر بێت و ئێستش ئێران جارێکی تر وەڵامێکی ڕاستەوخۆی ئەمریکا نەداتەوە لە دەرەوەی خاکی ئەمریکا یاخود ئێرانەوە پێدەچێت ئەمریکا جارێکی تر هەر گورزێکی تری لێ بدا بەو شێوازی تا کاتە ئێران بەجواب بێنێت. یعنی ئەوەی ئاشکرایە، یعنی لێدانی قاسم سولەیمانی حقیقت بۆ ئەوەیە کە ینی ئێران بەجواب بێنێەوە. ئێران ئەگەر جاران لە ڕێگەی باڵەکانیەوە بەرژەوەندیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی خستوێتە مەترسی، ئێستا خستوێتیە بەردەم بڕیارێک کە ئەبێ خۆی وەڵام بداتەوە و ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێرانیش بڕیاری داوە و بە ئامادەیی ڕێبەری کۆمەری ئیسلامی بڕیاری داوە کە وەڵامی ئەمریکا بداتەوە لە شوێن و کاتی گونجاوی خۆیە. ئەمێ تاڵان چەند خولەکێک لەمەوە پێش وتەبێژی وەزارەتی جەرەوەی ئێران هەمان قسەی دووپات کردەوە، بەڵام ئەوەشی وت کە ئێرانیەکان تا بۆیان کرێت نایانەوە بتلێن بە شەڕی ڕاستەوخۆوە. من لەوە دڵنیام ترامپ ڕاستەکە 2 تریلیۆن دۆلاریان سەرف کردووە و خەرج کردووە لە تەکنۆلۆژیای سەربازی ئەمریکا و یەکەمین تەکنۆلۆژی هەیە لە دنیا و چەکی پێشکەوتویان هەیە. لەوانەیە بتوانن ئامانجە سەربازیەکانی ئێران یا ئەو ئامانجانەی کە لە ئێرانە ینی وەکو خۆیڵێ و 52 ئامانجە باس لە ئامانجی سەربازی ناکە، باس لە کەلتور و فەرهەنگی ئێران باسی ئەوە شەکەین ئەوە تاوانی جەنگە ئەسڵەن. زۆربەی زۆری ئەو شوێنەوارانەی ئێران لە یونسکۆ تۆمار کراون، هەر ئاسەوارێکی مێژوویی هەر شوێنێکی مێژوویی ئەوە بە مێژووی ئینسانیەت بە مێژووی مرۆڤایەتی ناسراوە و هەر کەسێک هەوڵ بدا بۆ تێکدانی ئەو مێژووە ئەوە تاوانی دژی مرۆڤایەتی ئەنجام داوە. من پێم سەیرە سەرۆکی گەورەترین وڵاتی دنیا قسەی نامەنتیقی ئاوا ئەکا
ئەگەر بێت و ئەم کارە بکات ئەو شوێنە فەرهەنگی ئێرانیانی کە دەیکاتە ئامانج کوێکەن مەبەستی لە چه شوێنێکە کەەوەندا گرنگە کە شوێنی فەرهەنگی ئێران زۆرە مەسەلەن بۆ نمونە ئێستا تۆ ئەگەر دی مەزارە پیرۆزەکان هەموو شوێنی فەرهەنگین بۆ نمونە بدا لە مەشهد بدا کە شوێنی تایبەتیان هەیە لە تاران بدا کە شوێنی مەزەبی تایبەتیان هەیە مەزاری هیچ شتێ لە ترامپەوە دوور نییە هیچ شتێک لە ترامپەوە دوور نییە و تەوەقوعی ئەکرێ لەبەرچی لەبەرەوەی کە کەسێک نییە تۆ بڵێ بە مەنتیق کارەکە ینی بە مەنتیق کار ناکە لەبەرەوە تۆ ناتوانانی تەوەقوعی ئەوە بکەی کە بزانی ینی ئامانجەکانی چییە بەڵام ئێمە ئەو قسەیەم تەواو نەکرد زۆر باشە بن کە سەربازیەکانی ئێران ئەگەر ینی ئەمریکا ینی ئێران بکاتە ئامانج هەتا ئێستا ئێران خۆی پاراستووە لەوەی کە وەکەڵێ ڕاستەوخۆ شەڕبکە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانە یا لەگەڵ هاوپەیمانەکانی ویلایەتە یەکگرتووەکانە بەڵام ئەوەمان لەبیر نەچێ ئێران موشکی شەهابی سێی بۆ جوانی دروست نەکردووە و ئەو موشەکانەی بۆ جوانی دروست نەکردووە و هەندێک جار پەیامی ناردۆ بۆ ویلایەتە یەکگرتووەکان بەداخەوە ینی ساڵی ڕابردوو کە ئەوە بنکەی حیزبی دیموکراتی کردە ئامانج لە کۆیە من ئەو کاتەش بیرروبۆچونم وەها بوو ئەمە پەیامێکە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ناردووە نەک بۆ حیزبی دیموکرات چونکە حیزبی دیموکرات هیچ مەترسیەکی استراتیژی نەبووە کاتەش باز دەوە کرا کە لەو کۆبوونەوەی کراوە خەڵکی ئەمریکی تێدا بەشدار بووە ینی ئەوە بەڕاست نییە بەڵام دووەمین ڕۆژ پسپۆڕانی ئەمریکا چوون بۆ سەردانی وەکەڵێ شوێنەکە و دیقەتی موشەکەکانیان یعنی وەکەڵێ لێکۆڵیەوە ئەگەر موشکێک لە هەمەدانەوە ئاراستە بکرێ بۆ کۆیە بدا لە هۆڵی کۆبوونەوە ئەمە پەیامێکە بۆ ویلایەتە یەکگرتووەکان موشکێک لە جۆری سێیەمی ینی ئەو موشەکانی کە ئێران دروستی کردووە بدا لە ئامانجەکەی لەو دووریەوە ئایا ینی ئەو بنکە و بارەگەیانەی کە لە ئیمارات و لە سعودیە و لە بەحرین کە بنکەی ئوستۆلی پێنجی ئەمریکای تایە و فڕۆکە هەڵگرێک ینی ئەوەندەی گەڕەکێکی گەورەی شاری سلێمانیە بێ تا 90 تیارە لەسەری وەکەڵە نیشتوتەوە ئەوانە زۆر ینی ئامانجی ئاسانن بۆ ئەو تەکنۆلۆژیایی کە ئێران بەدەستی هێناوە لەبەرەوە من پێم وایە ئەگەر ینی وەکەڵێ ئێران بکرێتە ئامانج ئێران ناچار ئەبێ بەو شێوەیە وەڵام بداتەوە ئێران هەتا ئەم لەحزەیە ینی بڕیاری وەهایە کە وەڵامەکانی لە دەرەوەی سنووری خۆی بێ و لە شوێنێک بێت تەنانەت باز لەوە کرێ ئەمریکایەکان نامەیەکیان نردووە بۆ ئێرانیەکان کە وتویانە وەڵامدانەوەشمان قوبوڵە بەڵام لە سنووری تۆڵەی قاسم سلەیمانی تێ نەپەڕێ جواد زەریف دەڵێ نامەیەکی بێ شەرمانە بوو و جوابێکی تونیشمان داونەتەوە بە هەر حاڵ ینی ئێرانیەکان ئێستا ناچارن وەڵامی ویلایەتە یەکگرتووەکان بدەنەوە و ئامانج ینی ئەمریکایەکان ئامانجیان زۆرە پەرش و بڵاوە لەم مەنتیقەیە کەواتە شۆن بابێن ئێستا و پەرش و بڵاوی کە باسیەکەی بۆ نمونە ببوورە بۆ نمونە لە زۆر جار باز لەوە دەکرێت لە نزیکی ئیسرائیل حەماس یا ئەو گروپە جیهادیانەی کە لەوێن هاوکاری سەربازیان لە ئێران وەرگرتووە بە زۆر بە ئاسانی دەتوانن ئامانجەکانی ئیسرائیل بپێکن لە ڕابردووشدا بینیمانە بۆ موشەکە بێ ناونیشانانەی کە لە غەزەوە ڕەوانەی ئیسرائیل کراون وەروها دەبینین ئەو چەکدارانەی دیکە لە لوبنان و حزبوڵا لە لوبنان و چەکدارەکانی دیکە لە هەشتی شعبی لە عێراق و لە سووریا کەواتەمانە هەمی بژاردن لە بەردەستی ئێرانە بەڵام ئایا لە کەنداوی فارس تا چەندە بژاردەیەکی بەهێزە بۆی کە ئێران بتوانێت لەوێ چۆڵە لە ئەمریکا بکاتەوە بە تایبەتی لە تازەترین زانیاریدا باز لەوە دەکرێت دوو کەشتی سەربازی بەریتانیا بۆ پارێزگاری لە کەشتیە بەریتانیەکان بە تایبەتی نەوتەڵگرەکان گەشتونەتە کەنداوەکانی فارس ئایا مەترسی ئەوە هەیە کە ئێران یا هیچ بژاردەیەکی بەهێزە کە ئێران لە کەنداوی فارسەوە تۆڵە لە خۆی بکاتەوە ئێران لەم ناوچەیە زۆر جار ینی هاوکاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای کردووە بۆ ئەوەی کە قەیرانەکان بە ئاخارێکی ینی ئارامیە بڕۆن
تەنانەت یعنی وەکەڵێ لە ئەفغانستان پشتیوانی لە گفتوگۆی تالیبان و ئەمریکا کردووە بۆی دۆخی ئەفغانستان ئارام ببێتەوە. بۆ بکەیتەوە سەر لە بەیانی ئەمڕۆ تالیبان لە بەیاننامەیەکی ڕسمیە پرسە سەرخۆشی خۆیان ڕاستی ئێران دەکەوە باز دەوە دەکات کە هۆشداریش دەداتە ئەمریکا. بەڵام من پێم وایە یەکێک لەو گۆڕەپانانەی کە ئەمریکا زۆر ینی وەکەڵێ تا ئێستا دوای 18 ساڵ لە شەڕ لە ئەفغانستانە شکستی هێناوە لەو جەنگەی کە لەگەڵ تالیبانە کردی و ترامپ یەکێک لەو شوێنانەی کە ئێویستی هێوری کاتەوە ئەفغانستانە پێم وایە ئێران ناهێڵێ ئەفغانستان هێور ببێتەوە و ئەتوانێت ئەفغانستان بکاتە ژاری مار بۆ ویلایەتە یەکگرتووەکان. ئەوە یەک. دووەم یعنی وەکەڵێ حوسیەکان هەتا ئێستا لە یەمەن بەس بوون بۆ ئەوەی کە هاوپەیمانێکی یعنی زەبەلاحی وەکو سعودیە لە دەستەوسان بکەن لە شەڕێکی یعنی شەڕێکی چەند ساڵە ئەو هەموو تەکنەلۆژیایە و هەموو ئیمکاناتیان بەکارهێناوە. سیستەمی پاتریۆتی شکست پێهێناوە تقریبا. سیستەمی پاتریۆت یعنی شکستی هێناوە. بۆ نمونە نەتەوە یەکگرتوەکان لەم ڕۆژانە ئاخرین راپۆرتی خۆی لەسەر هێرشەکەی ئارامکۆ بڵاو کردەوە وتی ئێمە هیچ بەڵگەیەکمان لە دەستان نییە کە ئەم شەکانە چەکی کۆماری ئیسلامی ئێران بوو بێ کە دراوە لە ئارامکۆ. ینی هەتاکو ئێستا نە ڕادارەکانی ئەمریکا و نە ڕادارەکانی سعودیە و نە ڕادارەکان لە منتیقا بۆیان ساغ نەبووەتەوە ئایا ئامانەی کە ئامانجیان لە سعودیە پێکا و زەربەی کاریگەریاندا لە عەربستانی سعودی ئایا لەکوێوە هاتوون. مانای وایە ئەمەش خۆی بۆ خۆی مەترسیەکی تری گەورەیە لە سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەگەر حوسیەکان خاوەنی ئەم تەکنەلۆژیایە بن و تەکنەلۆژیاکە تەکنەلۆژیای ئێران بێ ئەبێ ئێران سیستمی دژە ڕاداری هەیە و بۆی هەیە ئەو فڕۆکانەی و ئەو موشەکانەی کە ئاراستەی ئامانجە ئەمریکەکانیە کە هەتا نەدا لە ئامانجەکە ڕادار نەیخوێنێتەوە کە ئەوەش یعنی وەکەڵە جەنگی ئەلکترۆنیە. کەم پێم وایە ویلایەتە یەکگرتووەکان وەکو ئەڵێ تەکنەلۆژیای بەهێزی هەیە ئەتوانێت شوێن وێران بکە بەڵام دوجار نە لە شەڕی ڤێتنامە نە لە سۆمالە نە لە ئەفغانستانەوە نە لە عێراقا سەرکەوتوو نەبووە لە شەڕی درێژخایانە بە تایبەت شەڕی پارتیزانی پێ ناکرێت و شەڕی میلیشیایی پێ ناکرێت ینی ڕوبەڕووی میلیشیاکان بێتەوە بە تایبەت ئێستا حیزبێکی وەکو حیزبوڵڵا بە پێی قسەی ینی وەکەڵێ هەواڵگەری ئەمریکا و ئیسرائیل بێت زیاتر لە 100,000 موشکی جۆراوجۆری هەیە کە لە شەڕی 2006 چەند موشکێکی ئاراستەی حەیفا کرد ئیسرائیل ناچار بوو شەڕەکە ڕاگرێ. ئەگەر ئەم جارە کە بە هەزاران موشکی هەیە و ئاراستە ئیسرائیلی بکەم پێم وایە ئیسرائیل جەبهەی داخلی ئیسرائیل تێکیشە بوو کەوت ئیسرائیل 112 هێزی سەربازی خۆی بەکارهێنا تەکنۆلۆژیا و بە هەموو جۆرە سەربازیەکانی خۆی بەکارهێنا بەرامبەر بە حیزبوڵڵا. خۆ ناتوانێت ینی لە 100% بەکاری بهێنێ یعنی لە 100% هێزی ئیسرائیل لەکوێ بەکار بهێنێ یعنی ئیسرائیلیش ئێستا زیاتر پێشکەوتوو بوو بەڵام هەر لەسەر ئیسرائیل بۆچی ئێران ێستا ڕووی دەمی زیاتر لە ئیسرائیل نیە لە کاتێکە لە دوای کوشتنی قاسم سلێمانی یەکسەر ئیسرائیل باسی لە بەهێزکردنی سکیۆریتی باڵەوزخانەکە و نوێنەرایەتیەکانیدا لە وڵاتان لە هەموو وڵاتاندا و بیرشمان نەچێ حەماس زۆر بە ئاسانی زۆر جار قوبەی ئاسنینی ئیسرائیلی کە سیستەمێکی بەرگریەوە من پێم وانە ئیسرائیل لە بانکی سەرباز ینی وەکەڵێ یەکێک نەبێ لە ئامانجەکانی بانکی معلوماتی بڵین ئێران لە یەکێک لە بژاردەکان بەڵام بژاردەکان لەوانەیە ئەگەر شەڕی گشتگیر شەڕی شامل ڕووبدا لە منتیقەکە ئەوە بە حیزبوڵڵا ئەسپێررێ کە چۆن مامەڵە لەگەڵ ئیسرائیل بکە یعنی ئەوە چۆن نەعیم قاسم ئەمڕۆ جێگری حیزبوڵڵا قسەکانی ڕوون بوو وتی ئەو ڕێبازی ئەو ڕێگەیەی کە قاسم سلەیمانی دەستی پێکردووە ئێمە درێژە پێدەری ئەوین یعنی ئێمە گەێنینە جێگەی خۆی. گەنجانی بەشێک لە حزبی گەنجانی ئەفریقا لەوێ ئەمڕۆ لە نزیک کینیا سنوورەکانی کینیا دایان لە بنکەیەکی هێزەکانی ئەمریکا پێ دەچێت ئەمەش بۆ نمونە جارێکتری ئازی ئێرانی پشتەوە بێ یا وەفاداری بێ بۆ جۆرە لە جۆرەکان بۆ ئێران؟ من نازانم یعنیەوە بەڵام ئێران ئەڵێ ئیتر ینی وەکەڵێ هەموو
لە هەر شوێنێکی دنیاە وەکو ئەوەی کە ئەمریکا هیچ حسابێکی بۆ نەریتی دیبلۆماسی نەکردووە بۆ یاسای نێودەوڵەتی نەکرد و لە وڵاتێکی ترە شکۆی دیبلۆماسی عێراقی شکاند کارێکی بۆ شێوەیە ئەنجامدا ئێمە ژێنی وەکەڵێ هیچ حسابێ بۆ هین ناکەین بۆ ویلایەتە یەکگرتووەکان کە ینی وەکەڵێ لە هەر شوێنێک ئێمە بۆمان بکرێ وەڵامیە دەینەوە جا کاتی خۆی کە ترامپ سوپای پاسدارانی خستە لیستی تیرۆرەوە ئێرانیش هێزەکانی ناوەندی ئەمریکا و ئۆستۆلی پێنجەمی ئەمریکا کە بنکەکەی لە بەحرەینە خستوێتە لیستی تیرۆرەوە بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یعنی وەکەڵێ هیچ کارێکی دژی سوپای پاسداران ئەنجام نەدا ئەمە یەکەمین کاری بوو کە دژی قاسم سلەیمانی ئەنجامیدا بۆیە ئێرانیش ئێستا ینی وەکەڵێ خۆی بە ناچار ئەبینێ کە ئەوانەی کە خستونیەتە لیستی تیرۆر ئەویش ینی وەکەڵێ ئەگەر بڕیاری دابێ کە وەکو ئەوەی کە ڕایگەیاندووە ئەگەر بڕیاری دابێ و وەڵامی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بداتەوە بێگومان ینی یەکێک لەو شوێنانە کە باسی بەحرینت کرد یەکێک لە ڕاوێژکارە سەربازیەکانی ژووری عملیاتی ناتۆ راپۆرتێکی خستوەتە دەرەوە کە باس لەوە دەکا لە کاتژمێری یەکەمی جەنگدا ئێران دەتوانێت ئەو وڵاتە عەرەبیانەی لە بەحرین و ئیمارات و عەرەبستان و ئەمانە لە کاتژمێری یەکەمدا بە جۆرە لە جۆرەکان بیگەڕێنەوە بۆ چەند سە ساڵ لەمەوبەر باز لەو پایگە موشکی و موشەکە بێزانەی دەکا کە ئێران هەیەی واتە ئەم وڵاتانە ئێستش مەترسیەکی جددیان هەیە لەسەرەوە کە بێت و ئێران لەوێ کاردانەوەیان نەبێت پێش ڕوودانی ئەم تیرۆرەی قاسم سولەیمانی وتەبێژی حوسیەکان ڕایگەیاند یەحیا سەریع ڕایگەیاند کە 6 ئامانجی زۆر ستراتیژی لە سعودیە و 3 ئامانجی زۆر ستراتیژی لە ئیمارات لەسەر بانکی ئامانجەکانی ئێمن بۆی هەیە لە هەر لەحزەیەکە ئێمە لێیان بدەین ینی هەڕەشەی کرد جا ئەمە ینی بۆ حوسیەکان ینی بەو شێوەیە بێگومان بۆ ئێرانیەکان ینی زۆر زیاترە و ئێران ئیمکاناتی زیاترە و توانای ساروخی زۆر زیاترە و ئەگەر ناچار بکرێ چونکە ئێران ئەگەر هەتا ئەو کاتەی کە شەڕ نەگاتە ناو وڵاتەکەی و وڵاتەکەی نەکرێتە ئامانج هەر بە پێی ئەو بنەمایانەی ینی ڕابردوو ئەجوڵێتەوە لە دەرەوە وەڵامی ویلایەتە یەکگرتووەکان و هاوپەیمانەکان یێداتەوە بەڵام ئەگەر ناوخۆی ئێران من پێم وایە بکرێتە ئامانج وەڵامی ڕاستە خۆی ئەبێ زۆر باشە کاکشان بابینە سەر ناوخۆی لەبەرەوە ینی ئەوەیش کە جەنابەت باسیەکەی هەموو وڵاتانەی کەنداو وەکو وڵاتێک وان ینی وەکەڵێ لە کۆشکەکانیان لە شوشە دروست کرابێ مەسەن بۆ نمونە بورجی خەلیفە و نازانم ئەم سەرپی خۆیان نەوەست ئەم وڵاتانە وڵاتی وەکەڵێ زرق و برێقن یعنی لەوە چێ بڵین موشەکێ گەر بدا لە مەتاری گەورەترین مەتاری بڵین ئەبوزەبی مەتاری دوبەی ئەگەر موشەکێ لێی بدا ئیتر یعنی کە ڕۆژانە بە سەدان فڕۆکە هەڵەسێ و ئەنیشێتەوە لەوێ ئیتر یعنی هیچی وەکەڵێ ڕووناکاتە دوبەی و دوبەی ئینهیارەکانی لە ڕووی اقتصادیەوە و ئەوەی کە جەنابەت باست کە پێشتە پرسیارەکە یعنی ئەگەر کەنداو وەکەڵێ هورموز بکەوێتە مەترسی لە سەدا چلی ینی وەکەڵێ وزەی جیهان ئەپچڕێ لە عالەم دیانێ دنیا لەگەڵ کوشتنی قاسم سلەیمانیش نرخی نەوت بەرز بوویەوە بێگومان ینی بازاری بۆرس نەک هەر نرخی نەوت بازاری بۆرسەش یعنی وەکەڵێ دابەزی ئەوە دوو ڕۆژە ینی وەکەڵێ لە سعودیە و لە ئیمارات بازاری بۆرسە چەند پلەیەک دابەزیوە لە سەدا 2 لە سەدا 3 دابەزیون ئەمە نیشانەی چییە؟ نیشانەوە نیگەرانی دروست کردووە بۆ وەبەرهێنەکان
کە دڵسار دەبنەوە لە بازاڕی وەبەرهێنان لە سعودیە و لە وڵاتانی خەلیجە. بابینە سەر ناوخۆی ئێران. ئێستا کاتێک کە هەباس لە هەموو تەکنۆلۆژیا و پێشکەوتن و دەستڕۆیشتووەکانی ئێران دەکەی بۆی کە بتوانێت بەرگری لە خۆی بکە یا تۆڵە لە ئەمریکا بکاتەوە دێنە سەر و خاڵی کە دەوترێ لە ناوخۆی خۆیان ئێران بەرگەی هیچ ناگرێ بە تایبەتی ئێستا خەڵکەکەی برسیە ڕەنگە وەکو 8 ساڵی شەڕی نێوان عێراق و ئێران خەڵک بەرگری لێ نەکاوت ئەگەر شەڕی ڕاستەوخۆشەوێ بەرامبەر بە ئەمریکا هیچ کاتێک ناوێرێت. ناوخۆی ئێران ئێستا چۆنەوە بە تایبەتی کوژانی قاسم سلێمانی تا چەندە باوڵین ئەو دووبەرەی کە بەبەرەی ڕیفۆرمخواز و بەبەرەی پارێزگارەکان ناویان دەبن ئێستا یەک بوونەتەوە بە زۆر لە جۆرەکان لەسەر بەرژەوەندەکانی ئێران. ناوخۆی ئێران هیچ گومانی تیان نییە، ینی گەمارۆی ئابووری چەکێکی کوشندەیە، ینی هەمیشە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دژی وڵاتان بەکاری هێناوە لەبەرەوەی بانقەکانی جیهان و موەسسەی مالی جیهانی وەکەڵێ بەدەست ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئەمانە ینی بیانەوێ هەر وڵاتێ بخنکێنن لە ڕووی ئابووریەوە، ینی وەکەڵێ ئەیکەن ئەو کاتێک کە ملکەتی سیاسەتەکانی ئەمریکا نەبن. لەبەرەوە هیچ گومانی تیان نییە، ینی لە 40 ساڵی ڕابردووە ئێران هەمیشە گەمارۆی لەسەر بووە، بەڵام ئێستا گەمارۆکان خنکێنەرتر و بەهێزتر بوون. بەڵام ئەوە بەو مانایەش نییە کە ئێران وەکەڵێ پێشبینی ئەوەی نەکردبێ، پێشبینی کردووە و لە ساڵی ڕابردووە توانیوێتی تا ڕادەیەک هەم نەوتەکەشی بفرۆشێ هەم بازرگانیشی نەوەستێ لەگەڵ وڵاتانی تر. و ئەگەر یعنی ئەوە بەو شێوەیە بواە بڵین لە 100% نەوتی ئێران بوەستایە یا بازرگانی ئێران بوەستایە لە 100% ئێران وەکەڵێ بە تەواوەتی ئینهیاریە کرد. ئەمە لەو ڕووەوە لە بەڵام بێگومان بۆ کەڵە دابەزینی نرخی بڵین دراوی ئێرانی و ئەو کێشە ئابووریانەی کە بۆی دروست بووە دیارە ناڕەزایی خەڵکی لەیەکەوێتەوە. بەڵام لەگەڵەوەشە ئەوانەی کە لایەنگری بڵین ڕژێمی بڵین سیستەمی کۆماری ئیسلامی ئێران بوون، بەڵام دوو بەرە بوون کە بەرەی ریفۆرم خواز و بەرەی محافیزکار. ئەمانە ئێستا ینی وەکەڵێ ئەمریکا و ترامپ بەم ڕەفتارەی کە کردوویەتی یعنی وەکەڵێ هەردوو لایەنی یەک خستووە لە دژی وەکەڵێ ئەم مەترسیی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ئەوانی دروست کردووە. لەبەرەوە ینی چاوەڕێ ناکرێت کە ئەو مەترسیەی کە هەیە ینی و ئەو هەڕەشەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاریگەریەکی ئەوتۆی هەبێ لەسەر ناوخۆی ئێران توانیوێتی کۆنتترۆلی ناوخۆی وڵاتەکە بکە و تا ئێستاش ئەو ئیعتیرازانەی کە ڕووی داوە ئێران توانیوێتی کۆنتترۆلیان بکە. کاکشۆن لەسەر کۆنتترۆلکردنی ئاعترازاتەکان باز لەوە دەکرێت کاتێک کە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران خۆی دێتە سەر ڕاستەخۆ دێتە سەر منەسە و باز لەوە دەکا کە بە هەر جۆرێکتان کرد دەبێت خۆپشاندان دامەرکێن و ڕاستەخۆ خۆی لەسەر شاشەکەەوە بانگشتە دەکا. ئەمە نیشانەی لاوازبوونی ئێرانەوە پێویستە ئەم سیستەمە بگۆڕێ. ئەمە تا چەندە ڕاستە و دەکرێم شیکاری بۆ بکرێتەوە کە ئیدی ئێران ڕەنگە بەو شێوازی جاران نەما بێت چکە ڕاستەخۆوە تا خامنەی خۆی هاتوو هاوار دەکا بۆی کە خۆپشاندانەکان کۆتاییان پێ بێ. بەڵام لە بەرامبەریشدا ڕایەکی تر هەبوو کە ئەو خۆپشاندانەی کە دروست کرا دەستی ئێران خۆی بوو بۆ کۆتایی هاتن بوو بە کودەتایەک کە بڕیاروا بوو بکرێت. ئێمە بێ ئەو حەقیقەتە بڵین کە لەگەڵ ئەوەی کە ئێران گەمارۆی لەسرە، بەڵام قسەی ئەوەش هەیە لە ڕاستیە سیستمێکی دارایی تا ڕادەیەک پڕ لە قەیران و گرفتی هەیە. ئەویش ئەوەیە کە وەکو ماوەیەکی ئێژگار زۆرە باس لەوە ئەکرێ کە هەر وەکو چۆن مەسەلەن وڵاتێکی وەکو میسر لە 180 اقتصادی میسر و ئابووری میسر بەدەستی سوپای میسرە. لە ئێرانیش ینی حاڵەتێکی ئاوا هەیە سوپای پاسداران ینی توانیوێتی کۆنتترۆڵی ئابووری ئێران کە ئەو ئەمە بووەتە هۆی ئەوەی کە گەشەی ئابووری ئێران کەم بکاتەوە
ڕاستە گەماڕۆی لەسرە بەڵام بووەتە هۆیەوەی کە گەشەی ئابووری کەم ببێتەوە. یان ئەگەر ئێران بتوانێت ئیسلاحات لە ناوخۆی خۆیان بکەوە گەشەی ئابووری ینی بیکاتەوە بە دۆسیەیەک لە دەستی حکوومەتە نەک لە دەستی وەکەڵێ لایەنی ئەمنی و سەربازیە، پێم وایە ینی وەکەڵێ ئەتوانێ لەم قۆناغی بڵین قەیرانی ئابووریە تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بێ و ئەتوانێت ئەو ناڕەزایانەی کە خەڵک هەیەی لە بارودۆخی ئابووری ئەویش دابەزێنێ. بەڵام گرفتەکە وەکو باسەکرێ ئەوەیە کە من شارەزانیم ینی بەڕاستی لە بواری ئابووریە، بەڵام گرفتەکە ئەوەی کە باسی ئەەکەن ئەوانەی کە ئاگادارن باس لەمە ئەەکەن کە لایەنی ئەمنی وەلایەنی سەربازی لە ئێران کۆنتترۆڵی ئابووری کردووە کە ئەم کۆنتترۆلی ئابووریە وای کردووە دەستی دەوڵەتی کورد کردووەتەوە لەوەی کە بتوانێت کێشە ئابوووریەکان چارەسەرکە کە دەوڵەتیش وەڵام دەرەوەی جەماوەرە. کاتێ دەوڵەت وەڵام دەرەوەی جەماوەر بێ و دەستیشی کورت بێ لە ڕووی ئابووریەوە دیارە ینی ناتوانێت کێشەکانی جەماوەر چارەسەرکە. بۆیە ینی ئەمە پێویستەکە ئەگەر وەها بێ پێویستەکە وەکەڵە ئەوانەی کە لەو وڵاتە دەسەڵاتدارن ئەم سیستەمە بگۆڕن و ئەگەر نەیگۆڕن وەکەڵێ لەوانەیە بڵم زیانی گەورەتریان پێ بگەێنێ. زۆر باشە. لە ڕەمەزانی ڕابردوو بینیمان کاتێک کە کەشتێ گەورەکەی بە ئەمریکا گەشتە کەنداوی فارس جوڵەی سەربازی هەم لە لایەن ئەمریکاوە و هەم لە لایەن ئێرانەوە لە ناوخۆیان زۆر بینرا لەوەی کە هێزێکی زۆری ئەمنی و موشەکە گەورەکانی ئێران لە سیستەمە بەرگریەکانی ڕەوانەی کەنداوی فارس کرد. لەو لاشەوە بینیمان کە چۆن ئەمریکا هەندێک نیوچەمانۆڕێکی سەربازی لە کەنداوی فارسا دەکرد بە عرزکردنی و پێشکەوتنە تەکنۆلۆژیا سەربازیانەی کە هەیبوو لەسەر کەشتیەکانی. بەڵام ئێستا هەڕەشەکان زۆر جددیترن لەو کاتە. بۆچی جوڵە سەربازیەکان نابینرێن؟ بۆچی نابینێن لەرانە؟ ئاخر خۆ ئەشێد ینی ئێمە باسی ئەوە بکەین ئەگەرێکی تری ئەوەی کە ترامپی تووڕەکردبێ ئەو مانۆڕە سەربازیەی هاوبەشەی چین و رووسیا و ئێران بوو کە بە پانتایی 17,000 کیلۆمەتر لە دەریای لە ئۆقیانوسی هیندا ئەنجامیاندا کە بیانی وەکەڵێ ئەمە جۆرێک بوو لە هێزنواندن بەرانبەر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە خۆی بە وەکەڵێ گەورەی وەکەڵێ ئۆقیانوسەکان ئەزانێ کە ئەمە ینی بۆی هەیە ئەمە ئەگەرێکی تری ئەوە بێ کە بڵێ مەسەرەن من یەکێک لەو وڵاتانە کەمە ئامانج بزانم ئەو دوو وڵاتەکەی تر هەڵوێستیان چۆنە. ئێستا دوو وڵاتەکەی تر کە چین و رووسیان پێشنیازی ئەوەیان کردووە کە ئەو کێشەیە کە لە بینی ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە ئەوان ئامادەن لە ڕێی دیالۆگ و حیوارەوە چارەسەر بکرێەوە نەگاتە پێکدادانی لە گەری پێکدادانی ڕاستەوخۆ ڕۆڵی رووسیا لەم بینەیە چیە بێ لە نێوان ئێران و ئەمریکا؟ ئایا هیچ کاردانەوەیەکی ئەبێت چۆن لە سووریا هاوشانی ئێران بووە؟ ئایا لە ئێرانیشدا جارێکی تر هاوشانی ئێران دەوەستێ بەرامبەر بە ئەمریکا؟ بەنا ڕاستەوخۆ یا ڕاستەوخۆ بێت؟ من پێم وان نییە ینی رووسیا لە سەردەمی یەکێتی سۆڤێتیشە ئەوە کۆتایی یەکێتی سۆڤێتە عێراق ینی یەکێک بوو لە وڵاتانەی کە هەموو چەکەکانی و زۆربەی زۆری پشتیوانی خۆی و بازرگانی خۆی لەگەڵ یەکێتی سۆڤێتا بوو، بەڵام ئەوە بوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 92 لێیدا ئەوان هیچ هەڵوێستیان نەبوو. جا ئەگەر بووترێ ئەوان لەو کاتا لە قەراغی ڕووخانە بوون یەکێتی سۆڤێت، بەڵام ئێستا رووسیا لە دوای هاتنی پۆتین یعنی وڵاتی بردووەتەوە دۆخێکی زۆر پێشکەوتوو ینی وەکەڵێ لە ڕووی چەکسازی و لە ڕووی چەکەوە ینی وەکەڵێ ئەوێ ململانەی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکە. بەڵام هەتا ئەم لەحزەیەش رووسیا نایەوێ لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ینی بگاتە ئاستی ڕووبەڕووبوونەوەی سەربازی. زۆر باش کاکشۆن زۆر بە کورتی لەبەرەوە ینی زۆر بە دووری ئەزانم کە ئەگەر ینی وەکەڵە ڕووبەڕووبوونەوەی سەربازی لە نێوان ئێران و ئەمریکا ڕووبدا
رووسیا هەرڵ بێنی وەکەڵە لە ئیدانە زیاتر ینی قسەیەکی تری باوەڕ ناکەم پێ بێ. زۆر باشە ئەگەر بە کورتی وەڵامیێمانە وەرگرم ئایا پێدەچێت ئەگەر بێت و ئەمریکا ڕاستەخۆ بداتە ئێران وەکو ئامادەکاریەکانی لێدانی عێراق بێت یا جەنگ جارێکی تر بەو شێوازە ڕوودەدا و هەروها باز لەوە دەکرێت ئەگەر بێت و ئێران و ئەمریکا بکەونە شەڕی ڕاستەوخۆ پێدەچێت جەنگی جیهانی سێم بێت. یعنی وەکەڵێ وەکو لە سەرەتایەوتم چاوەڕوان ناکرێت کە ترامپ چۆن ئەجوڵێتەوە. ینی ئەگەر مەسەلەکە داگیرکردنی بڵین وەکو ئەفغانستان و عێراق بێ ئەبێ مەسەلەن هاوپەیمانێکی زۆر بێنێ و سەربازێکی زۆر بێنێتە ناوچەکە بەڵام هەتاکو ئێستا یعنی وەکەڵێ ئەوەی کە ئیزافە کراوە 3500 سەربازی ترە هاتوونەتە ناوچەکە. یعنی بۆی هەیە ینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو ئەوەی کە ترامپ ئەڵێ ئێمە خاوەنی چاکترین جۆری چەکین لە دنیاە زیاتر گرنگی بدا بەوەی کە چەکی پێشکەوتوو بەکاربێنێ لە وەکو بڵێ موشک و ئەوانە. بۆچی ڕووی کردە ئێران لەم کاتەیە لە کاتێکە بەرژەوەندەکانی لەگەڵ چین و کۆریا ڕەنگە گەر زیاتر بوو وەستایە ڕوبەڕوویان باشتر بوو لە ڕووی بازرگانی و بە تایبەتی دەوترێ ترامپ هەمیشە بە شوێن پارەوەیە. مەبەستەکەی ئەوەیە بەنیازی ئەوەیە کە پێش کەمپینی هەڵبژاردن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر ینی وەکەڵێ حەزی ئەکرد پێش کەمپینی پێش ئەوەی بگاتە هەڵبژاردن بڵێت ئێمەوە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی پاشەکشەمان کرد و ڕێکەوتنێکی ترمان لەگەڵ ئێرانە بڵین ئیمزا کرد بەڵام ئێران ئەم فرسەتەی نەدایە وەکەڵێ ترامپ بۆیە ترامپ زۆر تووڕێیە لەم وەکەڵێ ئەم هێنا ئەم ڕوبەڕووبوونەوەی ئێرانی پێسەختە لەبەرەوەی ئەوێت ینی بە هەر شێوەیەک بووە بەم هەڕەشەکردانە و بەم کارانەی کە ئەیکا کە پێشبینی کراون نین هەر چۆنێکی کردووە ینی تا ئەگاتە هەڵبژاردنەکان ئێران ناچار کام ملکەچی ینی داخوازیەکانی ببێت کە من بە دووری ئەزانم. زۆر باشە زۆر بە کورتیان ڕۆ دیارە پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە لەسەرەوەی کە بە یاسا هێزا بیانیەکان بکەنە دەرەوە کوردیش بەشداری ناکات. ئایا ئەم عێراق لە ئەمریکا ئێران لە بڵێم ئێران و ئەمریکا لە عێراق چارەنووسیان چی پێدێت؟ ئایا بەرکەوتنەکانیان بەردەوام دەبێت لە ڕێگەی شەڕی بە وەکالەتی ئێران و ڕاستەخۆی ئەمریکیەکانەوە؟ ئێستا دوای ئەمەلیادانەی کە لە حەشتی شەعبی دراوە وەکو ئەوەی کە پەرلەمانی عێراق بە کوردیشەوە ینی وەکەڵێ بەداخەوە یەکێتی و پارتیش دەنگێندا کاتی خۆی بۆ حەشتی شەعبی. حەشتی شەعبی ئێستا ینی بە پێی یاسا وەکەڵێ بەشێکە لە سیستمی بەرگری عێراق و ئەمەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دژی حەشتی شەعبیەکە بە پێی یاسا ینی کارێکی نایاساییەکە و لە بەشێک لە سیستمی بەرگری عێراقەدا لەبەرەوە ینی پەرلەمانیش ئەبێتی بەرگری بکە لەو یاسایانەی دەری کردووە لەبەرەوە ئێستا ینی حاڵەتێک هاتووەتە پێشەوە من پێم وایە ئەوەی کە بچێتە ناو هۆڵی پەرلەمان و بەرگری نەکە لە حەشتی شەعبی لەوانەیە ینی وەکەڵە شیعەکان بە تایبەت بە خاین یەزانن و بە خاینی لە قەڵەمەدەن ئەمە خیر و پێشەلکاری یاسایە و ئەگەر دەنگیش نەدا ینی وەکەڵێ پێشەلکاری یاسایە ینی کە دەنگ نەدا کە یاسایەک شکستی وەکەڵێ یاسایەک لەلایەن ئەمریکاوە پێشێل کراوە و تۆ بێدەنگی لە پێشێلکردنی ئەم یاسایە دووبارە ئەمە جۆرێکی تر لە ئیحراجی دروستەکە. بەڵام من پێم وایە کورد پێش ئەوەی کە بەشداری بکە یا بەشداری نەکە و دەنگ بدا یا دەنگ نەدا پێویستی بە یەک ڕیزی هەیە یعنی هەمیشە کورد لە یەک ڕیز نەبوونی خۆیان زیانی پێگەیشتووە نەک لەوەی کە ئایا لە کۆبوونەوەی بەغدا بەشداری بکە یا بەشداری نەکە. ئێمە گرفتەکەمان لێرایە ئەگەر ئێمە یەک ڕیز نەبین و وەکەڵێ لە ناوچەکە قەیرانەکان قوڵتر ببنەوە بەداخەوە ینی ئەگەر یەک ڕیز نەبین قوڵبوونەوەی قەیرانەکان وەکو هەمیشە کوردستان دیسان دابەشەکەنەوە و ئەگەر یەک ڕیز بین ئەتوانین وەکەڵێ بە یەک ڕیزی و بە یەک دەنگی ینی قسەکانمان لەگەڵ بەغدایشکەین لەگەڵ تارانیشیکەین لەگەڵ واشنگتن و ئەنقەرەشی بکەین. زۆر باشە هیچ دەرفەتم ناوە کاکشۆنەگینا پرسیار زۆر و بە تایبەتی لەسەر سیاسەتی ئێستای بەریتانیا کە بۆچی جیاوازە لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا. بەریتانیا لە دوای جەنگی جیهانی دووەم بەریتانیا لە دوای جەنگی جیهانی دووەم هەمیشە خۆی بە قەرزاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زانیوە
یعنی خۆی بۆچی بە قەرزارزانیەوە ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەبووە هیتلەر وەکەڵە دەستی بەسەرا ئەگرت لەبەرەوە هەمیشە ینی لە جەنگی جیهانی یەکەمیشە هەروە بووە لە جەنگی جیهانی دووەمیشە هەمیشە بەریتانیا جیا بووە لە سیستمی یەکێتی ئەوروپا هەمیشە وەکو پاشکۆی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا مامەڵەی کردووە. زۆر سپاس بۆ بەڕێز کاکشوان هەورامی چاودێری سیاسی سپاس بۆی کە لەگەڵمانە لەگەڵمانابی بینەرانی عزیز سپاس بۆ ئێوەش کە تام ساتەی بەرنامە لەگەڵمانابوون بە هیوای کوردستانێکی ئارام و عێراقێکی ئارامتر بۆ هەموو لایەک تا بەرنامەیەکی تر و گفتوگۆیەکی دیکە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.